دوای ئەوەی خەلیفە حەفتەر ئامادە نەبوو ڕێکەوتنی ئاگربەست لە مۆسکۆ واژۆ بکات، ئەو وڵاتی بەجێهێشت و هێزەکانیشی تۆپبارانی باشووری ترابلوسی پایتەختی لیبیایان دەست پێکردەوە. سەرەڕایەوەی حکوومەتی تەبای نیشتیمانی ئەو ڕێکەوتنەی واژۆ کردووە کە لەسەر داوای رووسیا و تورکیا پێشکەش کراوە، بەڵام بۆ وەڵامدانەوەی هێزە دەستدرێژی کارەکان جارێکی تر بە چەکی قورس ڕوبەڕووی میلیشیاکانی حەفتەر بوونەوە. سەرچاوەیەکی سەربازی حکوومەتی تەبای نیشتیمانی ڕایگەاند کە ئەستوونێکی سەربازی زرێپۆشی ئیماراتی گەیشتوونەتە شاری تەرهونە کە دەکەوێتە 90 کیلۆمەتری پایتەختەوە کە ناوەندی سەرەکی هێرشەکەی حەفتەرە بۆ سەر تەرابلوس. ئەندامی ئەنجومەنی باڵای دەوڵەت لە لیبیا بلقاسم دوبرس ئەو زانیاریەی بە میدیاکان ڕاگەاند کە هەرچەندە سەرەتا حەفتەر بە دەقی ڕێکەوتنی ئاگربەست ڕازی بووە، بەڵام باڵیۆزی ئیمارات لەیجیان نەبووەتەوە تا پەشیمانی کردوێتەوە. ئەوەش بۆ هەمووان چەسپا کە حەفتەر داشی دامەی ناوچەییە کە قاهیرە و ئەبوزەبی دەیجوڵێنن. واژۆنەکردنی ئاگربەست لەلایەن حەفتەرەوە بەرپرسانی رووسیا و تورکیای تووڕە کرد. ئەردۆغان هەڕەشەی کرد کە وڵاتەکەی هیچ دوودڵ نییە لەوەی ئەگەر حەفتەر بەردەوام بێت لە دەستدرێژەکانی بۆ سەر تەرابلوس وانەی دابدات. ئەردۆغان ئاماژەی بەوەدا کە حەفتەر لە سەرەتادا ڕازی بووە، دواتر لە مۆسکۆ هەڵاتوە بەبێ واژۆکردنی ئاگربەستەکە. ئەوە لە کاتێکدا حکوومەتی شەرعی تەرابلوس کە دانپێنراوی نێودەوڵەتیە هەڵوێستێکی ئاشتی خوازانەی گرتووەتە بەر، ئەوەش ڕووی ڕاستەقینەی کودەتا چیانەی حەفتەری بۆ کۆمەڵی نێودەوڵەتی زیاتر دەرخست. ئەردۆغان باسی ئەوەی کرد کە یەکشەمەی داهاتوو لەگەڵ سەرکردەکانی ئەڵمانیا و رووسیا و بەریتانیا و ئیتالیا و جەزایر و ئیماراتدا ئەو هەڵوێستە لە لووتکەی بەرلین هەڵدەسەنگێنن کە نوێنەرانی نەتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئەفریقا و کۆمکاری عەرەبیش بەشداری تێدا دەکەن. سەرۆکی تورکیا ڕایگەاند لە ڕۆژانی داهاتوودا زۆر بەوردی بە دوواداچوون بۆ هەڵوێستی وڵاتانی تر دەکەین بەرامبەر بە حکوومەتی شەرعی لیبیا و حەفتەری کودەتاچی، چونکە ئێمە ناتوانین بە دەست بەسراوی چاوەڕوان بین ئەوانەی دەستیان سوورە بە خوێنی خەڵکی لیبیا و ڕق و کینەشیان ناشارنەوە لە تورکیا. ڕەخنەشی لە پارتەکانی ئۆپۆزیۆن گرت کە هۆکاری بوونی تورکیا لە لیبیادا تێناگەن و ئاگاداری سیاسەت و مێژوو نین، چونکە گەر تورکیا بڕیاری چوونە ناو لیبیای نەدایە دەبوو ئەو وڵاتە ڕادەستی حەفتەری کودەتاچی بکرێت. چاودێران بڕوایان وایە لە دوای بەشداری چەکدارە کرێگرتەکانی کۆمپانیای ڤاگنەری رووسی بۆ پشتیوانی لا میلیشیاکانی حەفتەر، ویلایەتە یەکگرتووەکان هەڵوێستی گۆڕاوە و چرای سەوزی بۆ تورکیا هەڵکردووە کە ئاسایش و سەقامگیری بۆ لیبیا بگێڕێتەوە کە بە دەواازەی ئەفریقا ناو دەبێت. گەرچی تا ئێستا حەفتەر و هاوپەیمانەکانی هەموو یاسایەکان پێشێل کردو و گوێیان بە ڕێکەوتنەکان نەداوە، بەڵام کۆنفرانسی بەرلین دەرچوونی ئەو دۆسیەیە لە دەستی وڵاتانی ناوچەکەدا بۆ وڵاتە گەورەکانی پەیمانی ناتۆ. بۆیە چاودێران بڕوایان وایە پرۆسەی ئاشتی بەمانای دۆڕاندنی بەرەی کودەتایە کە وڵاتانی دیکتاتۆری ناوچەکە چەند ساڵێکە سەرمایە گوزاری بۆ دەکەن.